بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله ومن والاه. زۆر خۆشحاڵین لە میانی کار و چاڵاکیەکانی وەرزی هاوینە لە سیمینارێکی تەندروستی بێتان دەگەینەوە. زۆر بە خێراتنی مامۆستایانی بەڕێز و قوتابیانی خۆشەویست دەکەین. ئینشاءالله هیوادارین سوود و کەلکی لێ ببینن. نەخۆشە باوەکانی وەرزی هاوین دیارە هەر وەرزە و کۆمەڵێک نەخۆشی سەر هەڵەدەن لە وەرزی هاوین. لە وەرزی هاوین کۆمەڵێک نەخۆشی هەنا پێویستە ئێمە خۆی لێ پارێزین بۆی توش نەبین بۆی نەبینە مای سەر ئێشە لە بۆ خۆمان و لە بۆ دایک بابمان. نەخۆشی باوەکانیش وەکو سکسون، ڕشانەوە، هەستەوەری کە سێ نەخۆشینە زۆر بە کورتی ئاماژان پێ دەکەین کە لە وەرزی هاوین ئەگەر ئاگامان لێ نەبی یان خوان لێ پارێزین و توشمان دەبی لەبەرەوەی لەبارە وەرزی هاوین لەبارە لە بۆ ئەو بەکتریا و ڤایرۆسانی کە لە هاویندا گەشە بکەن. سکسون چییە؟ دیارە لە تەمەنی خۆماندا هەر یەکەمان ڕۆژگارێک تووشە و نەخۆشە بووین بە یەکێک لە هۆکارەکان. ئەم نەخۆشیە لە ڕێگەی گەلێک ڤایرۆسەوە توش دەبی بەتایبەتی لە منداڵان زیاتر ڤایرۆسیە هەتا عیلاجی وەگری هەرچا نابی منداڵەکە هەتا ڤایرۆسەکە مدەی خۆی تاوانەکە تەنها ئەو کاتات و نیشانەکانی ئەو کە باون لەو نەخۆشیە نیشانەکان وەکو تایە وەکو ئازارە وەکو کێشانە عیلاجی دەکەیتەنە هەتا مدەی خۆی تاوا نەکەنە بەدلە گەوران زیاتر بەکتریە دەبی عیلاجی وەگری بەسووتی کات. ئەم نەخۆشیە زۆر جۆری بەکتریا هەیە ئەوە جۆرەکە لە بەکتریا کە توشمان دەبی لە ڕێگای خۆنەپاراستن یان پاک و خاوێنی خۆڕانەگرتن لە ئەنجامی ناخواردن و ئاو خواردنەوە و بەکارهێنانی تەوالیت و جۆرێک لەو شتانی کە لە ڕۆژانە بەکار دێنین دەبینین بە ئاسانی دەگوازێتەوە. هۆکارەکان یەکەم توشبن بە ڤایرۆس یان بەکتریا کە گوتمان خۆراک و ئاوی پیس بوو. لە جیهاندا ساڵانە 2 ملیۆن منداڵ بەس بەو نەخۆشیە دەمری ینی ڕێژەشی گەڕێ زۆرە دەبین توش دەبی عیلاج ناکرێ وشک دەبتەوە نەخۆشیەکە توش دەبی. ئەم نەخۆشیە سەرچاوەکانی گەرەک زۆرە و بەکتریاکە پیشانماندان خاز لە خۆراکی پیس بوو ئەو خۆراکانی کە ماینەوە پیس بووینە یان باش نەپڵاون یانەوە تا باش هەڵنەگیراون دەبین توش دەبی. و ئاویش سەرچاوەکە لە بۆ بەکتریا گەشەکردن و گواستنەوەی لە بۆ لەشمان. هەندێک جار ئیسهالی بەهۆی جۆرێک لە دەرمان دەبین دەرمانێکی بەکاردێنی یان دکتۆرێک لەو نەخۆشیی دەنووسی ئیسهال نییە شەخسەکە هیچ بەڵام دەبین دەرمانێکی دەنووسی لە ئەنجامی بەکارهێنانی ئەو دەرمانە دەبینی کەسەکە چی دەستی وەزای نەخۆشیە ئەوی دەرمانەکەیە کاتێک دەرمانەکە ڕاگیرا یان تەواو بوو دەبین سوورەکە چا دەبی ئەوەش هەندێک جار بە ئاساییدا دەدێ. ئەوە هەڵکردنی قۆڵۆن یەکێکە لە نەخۆشە باوەکان کە بەتایبەتی لە گەوران زۆرە ئەویش هۆکارێکە لە بۆ زگسوون. هەندێک جۆری شەکر کە ڕۆژانە بەکاردێنین شەکرەکان گەلێک زۆرن کۆمەڵێک شەکرمان پێویستە ڕۆژانەکە بەکاردێنین لە ناو خواردنەدایە دەبینین بەگران هەرز دەکرێت کەمانەوە لە گەدا یان لە ڕێخۆڵەمانەوە دەبینی تووشی ئیسهالیمان دەکات. هۆکارەکەی شەکرە کە هەرز نابی یان گرانە یان وەکو پێویست ئەوە نابی. خواردنی بڕێکی زۆر لە چەوریەکان دەبینین ڕۆژانە هەر مرۆڤێک کە بێن چەوریی زۆر دەخواتن ئەو چەوریانە لە ڕۆژانە کە بەکاری دێنین لە خواردنەوەکانماندا دەبینین ئەو چەوریە دەمینێتەوە لە لەشمان و دەبێتە هۆکارێک چەوری ئەوە بە نەخۆشی داناندرێ تەنها حاڵەتێکی یاسایی و تێدەبڕێ. خواردنی سەوزە و میوەی نەشوراوە تەمان ئەوە هۆکارێکی باوە خواردنی سەوزە و میوان دەبینین ئەو سەوزە میوانی کە ڕۆژانە بەکاردێنین نایەن شۆینەوە لە پڕاست دەیخۆین ئەوە هەڵگری هێلکەی بەکتریایە دەگوازێتەوە زۆر ئاسانی لە بۆ گەدەمان لەوێش دەچی مدەی خۆی دەست بە گەشەکردن دەکات لە ناو ڕێخۆڵەکان تووشی ئیسهالی و تووشی تابات و تووشی کۆمەڵێک ماچی خراپمان دەکاتن.
چۆنەتی خۆپاراستن و چاسەکردن لە نەخۆشی ئیسهالی، شوشتنی دەستمان پێش ناخواردن و دوای ناخواردن. ئەوان ئەوە هۆکارێکی زۆر گرینگە بۆ خۆپاراستن لە هەموو نەخۆشیەکان بە تایبەتی ئیسهالی. زۆر پێویستە دەستمان پێش ناخواردن هەچە هەیە دێتەوە لە دەرێ ینی دێتەوە لە دەرێ لە شوکاریان قوتابخانە ئێوە دەستی ناژوە ڕاست دایکە خواردن دەست بە خواردن دەکات ئەوە هەڵەیە زۆر لەبێت تو دەستت لەش خۆت خۆراندیە دەست تۆقە لەگە برە هاوڕێکت کردیە شتت پەرتوکان بەکارهێنایە دەبینین ئەوەنە هەموو هەڵگری بەکتریانە ئێستاکسەر دەگوازت لە دەوت زۆر بە ئاسانی دەگوازێتەوە ناو دەوت و تووشی نەخۆشەکەت دەکات کەواتە پێش ناخواردن هەیە پێش ناخواردن دەشوە بەڵام دوای ناخواردن ناشوە ئەوەش هات خراپە یان ئەو پاشماوانی کە لە خواردن دەستمان دەمێنێ دەڵێت چەند دەقەک بەسە لە بۆی کە بەکتریا بچی و ئیش خۆی بکاتن تۆش لانێ جێک بخورێنی یان ششکە بخۆیەوە ڕاست دەستەوە ناو دەوت و ئاسانە کەواتە شوشتنی دوای ناخواردنی زۆر زەرورە نابێ هیچ خواردنێک بە دەستمان نووسێ لە بۆی خێرا بەکتریا گەشەی دەکات. شوشتنی دەستمان لە دوای هاتنە دەر لە تەواریت ئەوە زۆر میمە بەڕاستی یعنی کە دەچیە توالێت دەست بە ئاو دەگەینی ناوی بە هیچ جۆرە دەست هیچ بدەیت یەکسەر دەست دەشۆ یەکسەر باشە ینی ناوی ئاو پێداکرد نابی ئیشەڵا لە سیمینارشکە پاک و خاوێنی وەک هۆکارێک لە خۆپارێزی لە نەخۆشی ئیشەڵا لێ بە درێژی باسی دەستشوشتن دەکەین لە شاشەی ئیشەڵا ڕێگا زانستەکەی دەستشوشتان لەو پیشان دەدەن ئیشەڵا کە بزانین دەستمان کو دەشۆین دەستشوشتن ینی بە شێوەیەکی دەبی زانستی بی هەر نەهەر ئاوی پێداکەوەها نابی لەوەی لە کلێن پەنجەکان خۆی حەشا دەدا لە ناو دەستی لە پشتە دەست لەو منتیقانە لە سەر نینۆکەکان لێ دەمێنێتەوە یەکسەر بەکتریا گەشتی دەکات و تووشی نەخۆشیمان دەکات کەواتە زۆر پێویستە و بە تایبەتی ینی ئێستا پاش هاتنە دەر لە توالیت ینی هەتا دکتۆرەکان دەرن دەبی 3000 ئەتوو بشۆی بە سابونی سائلە یان بە سابونی تکەیە ئەوەیە بە تایبەتی سابونی ڕقی کە بەکاردێنین یان لە دەرەوەی ماڵی یان لە شوێنان پێویستە ئەو توێژاڵە سەری لابن یعنی هەنا سابونەکە بەکاربێنە دەبی کەمێک بڕواتن هەتا ئەوی پێشت و کە هەڵگیری بەکتریایشە یان پێش دەستشتیە یان نەخۆشەشی هەیە لە پاشەخۆی لەتو نەوازێتەوە دەبی توێژاڵەکەی لابێ کەمەکانی بڕواتن ئەوزا خاڵشکە نەخواردنی خواردەمەنی سەر شەقامەکان و سەردانە پۆشرا و تێکچوو ئەوە زۆر گرینگە باشە ینی خواردنی سەر شەقامەکان بەڕاستی جێ پرسیارە دەبینی لە بەیانیەوە هەتا هێوارە ئەو کەسە ئەو خواردنی ئازی دەکات سۆ دەکاتەوە و دەداتە خەڵکی تەندروستیش وەکو پێویست بۆ کارگە هەرناستی کەواتە بی خۆمان ڕۆشنبیر بکەین ئەو خوانانە نەخۆین بە تایبەتی دەبینێت ئەتۆ لەو ڕۆژەی چەند ئۆتۆمبیل بە تەنیش ئەو کەسەی دەدەڕوا و چەند کەس دەستە شوێنەکەی کەسەکانی خواردنەکان ئامادە دەکەن ئایا چەند مەرجی تەندروستیان تێدایە و ئەو خواردنەش کە بەکاردێ ئایا چەند مەرجی تەندروستی تێدایە چەند ئێکسپایرە چەند شبرەی کوالیتی بەرزا ئەو هەموو جێ پرسیارە کەواتە خواردنی شەقامەکان دەبی زۆر خۆمان لێیان دوور خینەوە زۆر ینی بەڕاستی بەکارهێنانیان خەتەرە زۆربەی نەخۆشیەکان کە دەستنە خەستخانەی بڕۆ دەرێ یەکسەر تۆرەکە بسی خواردنی شەقامت خواردیە دەرێ هۆکارەکەی ئەوەیە و سەردانە پۆشراو لە ماڵەوە خواردنێک سەردانە پۆشرێ هەر دەگری ڕاپڕ بەکاردێ نابی بە هیچ جۆرە نابی خواردن کە هەر دەگرت دەبی سێدا پۆشری و تێکچوو ینی خواردن کە تام و ڕەنجی گۆڕانایی بەکارێ بە هیچ جۆرەکە بەڵێ ئەو خواردنە یەکسەر بەکتریا لە گەشەی کردێ ناویدا و بە ئاسانی دەگوازێتەوە لە لەشمان نینۆکلین دەستمان بەلایانی کەم هەفتەی جارێک ینی بیکەینە پەیڕە و لە ژێرماندا هەفتانە ینی جمعە زۆر کاتەشی باشە بەلانی کەم ها ئەوەی کە نینۆشی زوو دەبی دوو جار بکە هەفتەی بەڵام ئەویت کە هەفتەی جارێک بەلانی کەم لەگەر خۆشتمانە ڕۆژی هەینی پێویستە نینۆکمان بکەین ینی وەکو کوی خۆمان دەگۆڕین جوانە بەکەی دەستنیان نوێژی هەینی ئەوها نینۆکمان بکەین نینۆک تەمان هۆکارەکە لەو مانەوەی پیسی و پاشماوەی پیسەکان و بەکتریا تێدا و یەکسەر لە کاتی خواردن دەستە ناو دەومان کەواتە نینۆکردن زۆر گرینگە هەفتانە بەلانی کەم جارێک نەخواردنی هیچ جۆرە سەوز و میوەی نەشوراوە ئەوە هەر باسمان کرد بدایەتیش تەمان ئەوە هۆکارەکە میوەکان سەوزەکان خاص سەوزە لەبەرەوەی بە ئاوی زێرا بوو بە ئاوی پیس ئاو دەدرێ واروە سەگ و پشیلە ئەوان هەموو دەستنی پیسانی ناو دەکەن یەکسەر ئەو لە ڕێویەوە دەگوازێتەوە لەمان دەبی بەلانی کەم نیو سەعات تا کاتژمێرێک لە ناو ئاوی بکەین بەڕاستی ناو ئاوی بکەین جوان دوای بشوێنەوە لەبەرەوەی ئەو سەوزەیە ئەو هێلکەی بە زەحمەت لێ دەبتەوە میوەش ئەتوو میوە کە دایکردیان باوکرد میوە دێنیتەوە مارێ
هذا برمدي راز بخوي كم جرمة دو هم التوزي بيويا أو لا جتيارك وهاتا قمرجي أو بقالة ديكري أذا إما ديكرين أو سن عين سن خناقش تيدا بري هتا دقاتما كواتا أو توز وشتيزو بيويا بيست بشريتو بجواني أذا بكايبيني نخوادني جبسو كيك وشربت وسادمني وآوي برهتاو أو خالش زور جرينجا كجبس براستي يعني رويدا زور أو دكتورة كان من دالك يعني جورش عم بتابتي من دال جبسي دخوا كدستن خست نخوش خانة يعني بنكتن شيء دكتورة كده يبيني يكسر إسحال دري جبس خواريا هذا يكسر دري عادي طاو كارك ويا لو يأجب سام أكو معلومات بتامرهم لبلتشي زور برس صور ذكرتوا دنا أوها رقنابي أرونا شيء قرصاوي زوتون بلتشي داخل ودنا أوها رقنابي وشوي يعني برونك داخلية وبلتش بدامج داخل ذكري أتا أو جبسيلي دوز ذكري وهل قلت نكشي مادة حافزية ذكري واروا لا لونيا أو لا لون عرقي ذكاء لبرها تاي دان رأي يعني أو هكارك حتى لبو تجمع بسرطان زور ختان باريزن أجيبش بكاردين أي بتاتك بكاربينن وهرون الجوريا قلبها تاي ولا شخص كي مكره تباري خد بيدي لو بباري خد خوشي ذكي بدي دكان دارك ماما خالة أو جبسلو بها تاي دان پێویستە لەبەر سێبەر بی یان بڕۆ پشتەوەی دوکانەکەی دانێ ئەگەر لە پێشەوە هەبوو لە پشتەوە بوو پێشەوە بەکارمێنە بڕۆ پشتەوە ئەو جبسێ بەکاربینە و شربەتیش هەر مادەی حافزەی تێدایە ڕەنگ و تام و بۆن و ئاو ناو لالۆن و ناو قەبایەکیە ئەوە لەبەر هاتاوێت تێکەچی بەکەی زۆر بەکارنێری و ساردەمەنی و ئەوانش کە دەبی زۆر باشی هەجرێ هەتا خەڵک هەبووە دەرێ بێ ساردەمەنی برن پێتێکناچی لە ناو زەمیندەی بووە ساردەمەنی خواردیە یەکسەر تووشی نەخۆشی بووە تێکچوو بوو ئەویش تێکەچی بعد نفسه لانه باش هنجرابي لانه او ساري كده هيني بيشتو باش هري نقربي كاتا ايش هو كارك لو غاسنوي نخشي اي برهتاو يعني باري خد بيدي لو اللي رقابانا كان يعني شنو كان تينيد بو اي مخو لو خدتش نخشي دكاي وعصب كبروجي ما هو خناخن شيء كاتا اي برهتاو بهيجرك بكاميدين بهيج زورك وبكسكش بازاي النبي ووازو شي بني بدايبتي سرتاو كلو غاسنوي نخشي لبري أو عندك مادة نقصة لبها تابش ناو بدأ بلاستيكيش كمالك قران كاري بسدادي كتوش نخوش مندك أماش لبوت سارة سكدن كلاندني أو هكذا إسحال بوين لبروي بيس من بأي باكيا حتى رخولو قدما بتوعتي خاين بيتوا بيس أو بكادين تا إسحال كمان سادة بيكوليني باشين رجايا حتى هم أو ميكروب نبتها وكاري ميكروب كاين كا زيادة بنيتوا واتساكا أو كي بوكلينين أو زابا كاريبيني ساري كيني أو زابا كاريبيني خواردنەوەی بڕێکی زۆر لە شلەمەنیەکان کاتێک کە ئیسحال دەبین یعنی سکمان دەچی ئاو لە لەشمان کەم دەکات مادەکانی لەشمان ئەوانەی کە معدنەکان کەم دەکەن فسفۆرە کالیسیۆمە فۆسفاتە خوێیەکانە هەمووی کەم دەکات کەواتە ئەتوو دەبی ئەوەی خێرا قەرەبووکەوە بەچ قەرەبوو دەکەوە بە شلەمەنیەکان هەر هەموو شلەمەنیەکان پێویستە بخوێنەوە بەتایبەتی شلەمەنیە دەستکردەکان عفەن شلەمەنیە سروشتەکان زۆر میمە باشە ئەنی ماستا و ئاو بەڵام دوورکەونەوە لە خواردنەوە غازیەکان بە هیچ جۆرێک نایی بەکاربێ لەبەرەوەی ئەویش کێشەی لە دروست دەکات. دوم نەخۆشی کە بە کورتی باسکەین ڕشانەوەیە ڕشانەوەش نەخۆشیێکی باوە لە هاوینێ لەبەرەوەی گەرما تەئسیر دەکات لێمان یا مەعیدەمان تێکەسی یان خواردنێکی خراپ دەخۆین عینی دەڕشێنەوە و جسممان قوبولی ناکاتن. هۆکارەکانی ڕشانەوە کەمەڵێک هۆکار هەیە وەکو زگسوون ئەویش دەبنە هۆکار لە بۆی کە ئینسان بڕشێتەوە هاوکردن بەعام هاوکردن ئیلتیهابات بەتایبەتی گەدا ڕێخۆڵە جگەر زرا و پەنکریاس هەر هەمویان هۆکارەکەن لە بۆی کە ئینسان بڕشێتەوە لەبەرەوەی ئەو ئیلتیهاباتانە لە ناو جسمان ئەو بەکتریایە کە لە ناویدایە ئیلتیهابەکە سەر دەمێنێتەوە ئەو ئەندامە وەکو پێویست کار ناکات کەواتە دەبینی هەر ئەندامە و پێویستی بەوەیە کە خواردن لێ بچی و ئیش خۆی بکاتن ئەو هەستی بە کردارەکانی خۆی کە یارمەتی هەرسە هەر هەمویان هۆکارن لەبەرەوەی دکتۆری پسپۆرکەیەکە دەڕشێتەوە دەبی جوان پشکنی بۆ بکاتن بزانانی ئایا هۆکارەکەی چییە ئایا گەدەی تەواویە ئایا ڕێخۆڵەی تابی هەیە ئایا جگەری ناتەواوە زراوی بەردی هەیە تابی هەیە پەنکریاسی باش ریژ ناکە ئەنی زۆر بەوردی بزانانی هۆکارەکەی چییە. ژەهرابی بوون بەگشتی تامان ژەهرایی بوون بەگشتی هۆکارەکە لە بەوەی کە ئێمە بڕشێنەوە لە لەشمان لە بۆی لەش تعاملی
ئەو ناتەواوی ناکە کە ڕوویدایە. جاری وایە کەسەکە بەس بە ئیسحالی ئەو ئەندامە ژەهراوی لە لەشی دێتە دەرەوێ، جاری وایە بە ئیسحالی پڕە ناگا، ناچارە دەست بە ڕشانەوە بکات تا زوو جسم ئەو ژەهرەی دەرکاتن، بە هەردوو ڕێگا وەدەکا ئەو ژەهرە لەشمان دەربێتن. ژەهراوی بینش هۆکاری گەرە زۆرە، بەتابەتی مادە بەکارهێنانی مادە ژەهراویەکان وەکو مادەی لە ماڵێک کە پاکەرەوەکان زۆر خەتەرەوە کە زۆر تەسیرمان لێ دەکات، زۆر ئاگامان لێبی، زۆر کەسێ خێرا دەستە نەخۆشخانەی مادەی بەکارهێنایە و دەرکەوت پەنجەری نەکردەوە و لێ پاکەرەوەی مارێ یەکسەر تووشی ژەهراوی بووە. یان مادەکانی قەڵاچۆکردنی حەشەرات ئەوش هۆکارەکە لە ماڵێ بەبێ پرسیداک مامان بە هیچ جۆرەك بەکاران نێنین، یان دەستکاریان نەکەین، دەستکاری مادەش بکەی ئی سیسترکە و ئی مشک و شتانە لە ماڵێک هەیە دەبینی ئەتوی دەست پێکەوتەوە مادەی ژەهراویە، مادەکە بەس لۆ کوشتنی ئەو جاندارە دروستکرایە ئەتوو دەست پێکەوتیە لەوانەیە لە پڕ یانێ لە دەی خۆت بی یان جەیەکت دەخورێنی یان تۆقەیەکە برادرەکەت دەکەی یان شەچی دەدێ خوشک و برات هەمووی دەگوازێتەوە، زۆر زۆر خەتەرە، بە هیچ جۆرەك ئەو مادانە نابی لە بەدەستی منداڵ بن، ئێوەش بەکاری من بێ پرسی گەورەتە. دەرمان ئەویش هۆکارەکە زۆر جار لە هۆکارەکانی ڕشانەوە دەرمانە، دەبێن دەرمانێک تاقی کرایتەوە لاندە کەس ئەو دەرمانە بێن ئیش دەکات یان برن هیچ ئەوە شێشەشی نییە، بەڵام دەبینی لە کەسێک کە دەرمانەکەی بەکاردێنی دەبتە هۆکارێک لە بۆ ڕشانەوەی لە بۆی جسمی تەعاملی ئەو دەرمانە بەهێزەی ناکاتن، کەواتە ئەویش هۆکارە لە بۆ ڕشانەوە. نیشانەکانی ڕشانەوە کۆمەڵێک نیشانەمان هەیە کە ئینسان پێشەوەی بڕشێتەوە یان کە ڕشاوە لە ڕوودەدا کە پێویستە شارەزا میلیان. یەک ئازاری سینگ، دەبینین کەسەکە ئازاری سینجی هەیە، دوو ئازاری توندی سک لە ئەنجامیەوەی گوتمان نانزگەری بی لەوانێ پەنکریاس بی لەوانەیە گەدەی بی لەوێ ئەو نیشانە تێدایە، ئازاری توندی سک لەگەڵیدایە. پێش چاو لێل بوون، کەسەکە چاوی لێل دەبی یان بە جوانی بەڕوونی دەوروبەری خۆی نابینی. بورانەوە و جێژ بوون، ئەو کەسە جێژ دەبورێتەوە ئێگە هۆکارەکانە نیشانەکانە. تایەکی بەرز و نیشانەشەوە کە تایەکی بەرزی لێدێ ئەو کەسە لە ئەنجامی ئەو نیشانانەی کە لێدە هاتەدێ. ژانەسەری توند، دەبینی ئێگە لە لاوەکان کە بەقەتەی ئەوانەی ژەهراوی دەبن، دەبین ژانەسەری زۆر توندی هەیە، هەتا دێوە زەختم هەستایە یانەوە مێشکم تەقی، ئەو هۆکارەکەی ئەوەیە کە ئەو نیشانە توندە ژانەسەرە کە مێشک ئیعاز دەدێنی لە هەموو ئەندامەکانی لەش کە مادەک لە لەشمان هەیە ناتەواوە، دەبینی بە هۆی ڕشانەوە و بە هۆی ئیسحالی دێتە دەرەوە. چۆن خۆمان دەپارێزین لە ڕشانەوە، یعنی کۆمەڵێک شتەیە پێویستە خۆمان لێ پارێزین هەتا توش نەبین یان بەکاریان بینین هەتا تووشی ئەو نەخۆشە نەبین. هاینی وەکو ئیسحالی شوشتنی هەردوو دەست زۆر میمە، یعنی ئەوە باسمان کرد کە خاڵەشی زۆر گرینگە شوشتنی هەردوو دەستمان لە پێش ناخواردن و دوای ناخواردن و هاتنە دەر لە توالێت. دڵنیایی لە خواردن و خواردنەوەی خاوێن، یعنی ئەوەش گرینگە خاڵەکە کە توش نەخۆشی ڕشانەوە نەبین لەوەی خواردن و خواردنەوەکان خاوێن بن. دوورکەوتنەوە لە مادە ژەهراویەکان هەن باسم کرد، ئەوەش هۆکارەکە لە بۆ ڕشانەوە. دوورکەوتنەوە لە بەکارهێنانی دەرمان، بە هیچ جۆرێک دەرمان بەکارنێنین بێ پزیشکی پسپۆڕ، هەتا لە ماڵەوە گە دەرمانەکەیە نابی بەبێ شارەزایی بەکاری بینی، لەبۆی دەرمان ژەهرە و تووشی تەنجان نەخۆشیمان دەکات، لەلایەک چاک دەکاتەوە لایەک تووشی نەخۆشی دەکات، لە حالەتی زۆر پێویست نەبی ناوی دەرمان بەکاربی. و لە چارەسەرکردنەکانیش قەرەبکردنەوە بە شلەمەنیەکان کە گوتمان عینی لە وشە ڕشانەوە لە زیکسوی عینی ڕشانەوەش ئاو لە لەشمان دەڕوا، ئەو ئاوی لە لەشمانە لە ئەنجامی جاروی ئیسحال نییە کەسەکە بەس دەڕشێتەوە، عینی ئاو لە لەشمان کەم دەکات، پێویستە قەرەبووی ئەو شلەمەنیانە بکەینەوە کە لە لەشمان عینی بڕێکی زۆر لە شلەمەنی بخۆینەوە و بە زودی کاسەدانی نەخۆشخانەش بخەین ناوی پشتگوێ بخرێ لەبەرەوەی خراپە زۆر کاریگەری ئەندامەکان دەکاتن. نەخۆشی سێم کە زۆر بە کورتی باس بکەین هەستەوەری حەساسیە، ئەمەش لە هاوینێ زۆر باوە، بەتایبەتی لە بەهارێش باوە و لە هاوینە زیاتر باوە کە بە هۆی کۆمەڵێک هۆکارەوە کە دەگەینێ بەر. هۆکارەکانی هەستەوەری حەساسیە خواردن، زۆر کەسێ بە هێلکە حەساسی هەیە، بە گۆشت حەساسی هەیە، بە پاقلەمەنیەکان حەساسی هەیە، بۆ جۆرە خواردنانە حەساسی توش دەبی خۆت پارێزی نەخوا، هەر خواردنێک زانی تووشی حەساسیت دەکەن نایی بەکاری بیدی. دەرمان، حینی دەرمان چۆن تووشی ڕشانەوە دەکات، چۆن تووشی ئیسحالیت دەکات، تووشی حەساسەشت دەکات. زۆر کەسێ دەرزی لێدایە و زۆر لە ڕابردوویتمان بە دەرزێکی شخصەکە مرد، یەک دەرزی لێ درایە ڕاست مرد، حەساسەکەی ئەوەندە تون بوو جسمی تەعاملی نەکرد یەکسەر مرد.
هەتا دەنگدانەوەی زۆری لە کوردستان نایەوە کە دەرمان خەڵک ئەخات ئەو دەرمانە بە قاسا خات بوو خراپ بوو زۆر کەس پێ مرد کەواتە دەرمانیش هۆکارەکە لۆ توش بوون بە حەساسیە. گۆڕانی وەرز دەبینێت و لە وەرزەکان کە دەگۆڕێ ئەوەش هۆکارەکە برێن لە دستانێک کە دێ بەهارێ دەبینی بەهارە خەڵک توش دەبیت بۆ لە دستانێ کەم دەسە دەرێ ناچێت ناو جیا و دار و باروشتووە دەبینی زۆر کەسێ لە بەهاران کە دەستە دەرەوەی دێتەوە توش عساسە بووە ئەوە کۆمەڵێک عەشەرات و کۆمەڵێک گژ و جیا هەیە لەو لە کەسەکەی ناکەوی ئەو کەسە تووشی عەساسی دەکاتن. نیشانەکانی عەساسیە کەوکو سێ نەخۆشەکەی دوو نەخۆشەکەیکە کەمەڵێک نیشانەمان هەیە باسکەین سووربوونەوەی شوێنەکە دەبینی ئەو شوێنە سوور دەبتەوە لەبەرەوەی ئەو لەو لەشی ئەو کەسە هەستەوەری هەیە بەرامبەر ئەو هۆکاری کە توش هاتیە ئەو مادەیان ئەو حەشەراتەیان ئەو دەرمانە دەبین شوێنەکە سوور دەبتەوە. نیشانشکە خواردنی بەردەوامی خورانی بەردەوامی شوێنەکە ئەمەش هۆکارەکە دەبین کەسەکە بەردەوام لەش خۆی دەخورێنی ئەوەش نیشانەکە لە نیشانەکان. هەناسە تەنجی دەبینی ئەو کەسانی کە تووشی حەساسی و هەستەوری دەبن هەناسایان تەنگ دەبی نیشانەکە خاص بەکار لە دەرمانی یان لە مادە ژەهراویەکان یان لە مادەکانی کە بەکاردێت لە بۆ حەشەراتی یەکسەر کەسەکە تووشی هەناسە تەنجی دەبی یەک نیشانە هەرە باوەکانە توشم بە هەناسە تەنجی. خۆپاراستن و چاسەکردن لە هەستەوەری و لە حەساسیەکان بەگشتی دوورکەوتنەوە لەو خۆراکانی تووشی هەستەوەریمان دەکەن یەکسەر ڕەبتی هەیە بە ئەوی پێشەوە بە هۆکارەکان. لە ژیان تا زۆر کەس هەیە بێن هێلکی هەن ناخوا گۆشتی حیوانی ناخوا یان بە پاقڵەی بەو شتانە تووشی عەساسی دەبی کەواتە هەر خواردنێک لە جسمی نەکەوت خاص ئەوانەی کە جۆری خوێنیان برێن لە جۆرەکان بین ئەیە بیە سیە دیە دەبین هەندێک لەوانەیە کە برێن هەڵگری جۆرەکەن لە خوێن دەبینی هەستەوەریان زیاترە لەو کەیتکە بۆ خواردنەی کەواتە بە خۆت دەبی ببیە پزیشکی خۆت هەر کات هەر خواردنێک بەلەش نەکەوت لێ دوورەکەویەوە لەی جێشی نایخۆی. زۆر بەکار نەهێنانی دەرمان تەمان دەرمان ئەوە خۆپاراستنە لێی گوتمان دەرمان هەم لە بۆ ئیسحالی هەم لە بۆ ڕشانەوەی هۆکارن و لە بۆ هەستەوەریش هاینی ئەویش دروست دەکات و هۆکارەکە لەوە کەسەکە توش بیتن. زۆر دکتۆر هەیە دەرمانەکەی دەنووسی دەرێ ئەگەر نیشانێک ڕوویدا هەر نیشانێک بەسەر ئیخێرا واز دەمایێنێنی یەکسەری واز دەبینی لەبەرچی لەبەری ئەو دەرمانە لە لەشی تو ئیش ناکە بە کادانەوەی هەیە جسمت بەرامبەری کەواتە ناوی بەکار بێتن. دوورکەوتنەوە لە بەکارهێنانی مادە ژەهراویەکان ئەویش هۆکارەکە ئایش باسمان کرد کە لە هەم لە بۆ ئیسحالی هەم لە بۆ ڕشانەوە هەم لە بۆ هەستەوەری مادە ژەهراویەکان زۆر خەتەرن یعنی زۆر بووینە سەبەب و هۆکار لە بۆ مردنی کەسەکان زۆر پێویستە خۆمان لیان دوور بخەوینەوە لەبەرەوەی ئەو مادانە ئەگە زوون فیلای نەکەوی نەگەی نەچێت نەخۆشخانە خێرا عیلاج نەکرێ چەندان مزعفات و ماچی تند لەسەر لەشمان و لەسەر ئەندامان دروست دەبی و زۆر نەچوونە بەر تیشتی خۆر ئەمەش هۆکارەکە وا بکەین ڕۆژانە بەتابەتی لە کاتژمێر 10 هەتا 4 بۆ بانانەیە کە ئینسان نێتە دەرێ بەڵام زۆر بەردەوام نەبین ینی بە چەند کاتژمێر لەبەر تیشتی خۆر نەبین لەبەرەوەی تیشتی خۆر لەو کاتانە زۆر کاریگەرە لەسەر پێست و لەسەر لەشمان زۆر کەسێ لەبەر تیشتی خۆر بێنن حەساسی چاوی هەیە ئەساسی پێستی هەیە دموچاوی هەیە خێرا دەبی شەقەشی بەکاربینی یان دەبی خۆی پارێزی یان دەبی دژەخۆری بەکاربینی کەواتە ئەوەش وا چاکە لە تیشتی خۆر خۆمان پارێزین. چاسەرکردن لای پزیشکی پسپۆڕ ئەمەش بۆی خۆمان چاسەر بکەین نابی سەر بەخۆ برایەکمان یان زیرانێکمان دەرمانێکی بەکارهێنایە بچین دەرمانی بەکاربینی لەوانەیە ئەو دەرمانی ئەو بەکارهێنایە بڕەکەی زۆر بی یعنی جوڕعەکەی زۆرە تۆ دەسی ئەو بەکاردێنی ئەوە برایەکەت تەمەنی لە تو گەورەترە 25 ساڵە ئەتوو 12 ساڵی ئەو بڕێلەوەی دانرایە لەو تو جیایە دەبی کەم بیتەوە ناوی بە هیچ جۆرێک دەرمانی یەکتر بەکاربینین بەبێ پزیشکی پسپۆڕ چونکە دەرمانەکان بڕی جوڕعیان جیایە نەخۆشە لێ کەسێک لە کەسێک دەگۆڕێت تەمەن چێش یعنی ئێستا هەر لە کوردستان بە زانستیانە دەرمان هەر بەکاریش نایە دەبی کەسێک ئەگە تەمەنیشی یەک بی چێشیان جیایە دەبی دەرمان فەرقی بەکاربێ حتا دکتۆرەکانی منداڵی کە دەستی دەخسە منداڵەکە دەچێشی لۆ چێ منداڵێک تەمەنی 2 ساڵە هێشکەش 2 ساڵە ئەو 2 ساڵیان بێن 15 کیلۆیە یا 13 کیلۆیە ئەویت کە 9 کیلۆیە
کە نۆچیلۆیە نای بڕەکەی وچویبی لەبەرەوەی سەر تەسیل لە لەشیرەکە جسمی کادانەوەی دەبی و خۆشی توش دەبی وا چاکە بەبێ پزیشکی پسپۆر دەرمان بەکارهێنین لە ماڵەوە هیوادارین سوتان پێگەیان بین ئینشەڵڵا